ناوم ئەحمە حەسەن سەعید کوێسە خەڵکی کوێسەم دێش عەبدولقاری کوێسە لە هەفتاونەوە داگیراوین چووینە سەیساوێتی من لێوە کەبابخانەم هێتایسی لەنەوە یەک هاتوومە تۆ لێرەی ژەکەی وەڵاهی ڕۆژێ چوونە نان بخۆین لە دووکانێکی کوڕێکی خۆمان دەوێ بوو لەوێ کەبابخانەی داناون لە سەیسایە قەرە باڵغە بوو هەر لە خۆ دەست کرد بە حاجەت کۆکردنەوە شت کۆکردنەوە وتیەوە ئیشەیە وتم ناوەڵا وتی بێ لا من ئیش بکە ئێتر چوم لە ئەو فێر بووم مانگێ لا ئەو بوومیتی دوایی دوکانم دانا بۆ خۆم من گۆشتی بەرغێنم گۆشتی وڵاخۆشت نێنم گۆشتی مانگا کیلۆی بن بە 250 دینار لەم تەمەن نایێنم گۆشتی بەرغێنم هەم ڕۆژێ دەڕان هەر ڕانێنم لەخوا بە زیاوێ بۆ سەعاو دوو بۆ سەعاو دوو نیو سێ تەواو بووم و شاگردوشتم نییە و ئیتر زوویش دایخین بڕۆینەوە ئیسراحەتکەین مشکیلە نییە لە هەموو شوێنە کۆیل بەخوا بردیانە تۆ بە سەفەری بۆ هەولێر بردیان تۆ بۆ کەلاس بردیان تۆ بۆ سەقز بردیان تۆ بۆ بانە هیچ شتێکی تێ ناکەم ئەم گۆشتمەرخە بە بەرچاو تۆ ئاوەتانی بێ بۆ کەم بە قیمە و چەند کەبابتەوێ بیبیت